دەکا کە ئاسایشی گشتی واتە ئاسایش هەموو نیشتیمان تتصور کە ئەسمەد ئەرگوشی دوو ئامر لیوای هەرە نزیکی مەسئولی ئیداری کە شۆڕش ئیسماعیلە شۆڕش عەباسە مەسئولی دارایی و مەسئولی ئیداری کە یەکیان لیوا دڵشاد حەسەن نەجارە ئەویت کەش لیوا شۆڕش ئیسماعیلە هەردووچیان چیرە دوو کەسی هەرە باڵایە لە دوای ئەسمەد ئەرگوشی ئەوانە دێن و ئەوانە 20 ساڵە یعنی کە گۆڕانکاری دەکرێت بەس ئەو دوێ لەو لای دەبێت هەتا لای گوایە گۆڕانکاری دەکرێت لە ئیدارەی دەیباتە دارە لە دارایی دەیباتەوە دوو عەمودی فەقەری ئەسمەد ئەرگوشینە گوایە دزیەکی گەلک زۆریان کردیە گەلک زۆریان کردیە هەردووچیان جیران لەبەر خاتری ئەوەی یعنی تو تەسەوڕ کە ئەسمەد ئەرگوشی دەڵێن تەحقیق کرایە گوایە ئەو ئاگای لێ نییە دوو کەسی هەرە نزیکی 20 ساڵە لەگەلیتی ئەوە فەزاعەت بوونە لۆ ئاسایشی گشتی لۆ ئاسایشی گشتی کە دوو بەرپرسی هەرە باڵای دزیەکی ئەوەندە گەورەیان کردی ئەسمەد ئەرگوشی بڵێ من ئاگام لێ نییە بڵێ من ئاگام لێ نییە و 20 ساڵە لەو لای لۆ ئەو لایەن دەکات و گوایە مۆری ئەسمەد ئەرگوشیان تەزویر کردی ئەسمەد ئەرگوشی ئاگای لێ نییە بۆی پارەیەکی زۆریان خڕکردەوە و هەردووچیان مۆریان تەزویر کردی پارەیەکی زۆریان وەگرتیە کەسیەکی هەندێکیان 15 ملیۆن و 10 ملیۆنیان لێ وەگرتنی وتیان بڕۆنەوە مارێ تو وجدانتان ئەوە چ حکومداریەکە ئەتوو کەسێک مۆری ئاسایشی گشتی تەزویر بکاتن بە دەیان ملیۆن دۆلاری بەو ئەوەیەوە وەربگری کەچی نییە بڕۆ ماڵێ بڕۆ ماڵێ و ناوێرن ئەسمەد ئەرگوشی بگۆڕن لەبەر چێ یەک حاڵەتیان لەدەستە ئێڵاگە لە ناوی ببەن لەبەرەوەی ئەوەندە جەریمەی هەیە و ئەوەندە شتیان لەسەر دەزانیت ئەوەندە شتیان لەسەر دەزانیت یعنی 600 کارمەندی ئەوە لیان کەشف بووە کە لە مەتاڕی گوایە تەعینی بکە سێ بەشیان تەعین نەکردیە پارەگانیان خواردیان دەیان سەیارە و بۆ بنکان هەموو تەزویر کرا قسەیمان لەوەدایە یعنی لیان لیوا بەهادینی هاوڕێیان لیوا بەهادینی کە گوایە لیوا ئەوانە هەموو لیوانە تۆ وەرە ئەو نوکتەی لیوا بەهادین جگەلەوەی خاوەنی جایزەی بارزانیە ئەی هاوار مەسعود بارزانی خاوەنی جایزەی بارزانیە کەچی دەستدرێژی کردە سەر ژنەکی شەهیدی خۆیان شەهیدی شتیاری شتیان لە سلێمانی بەڵام ئەو نوکتەی لیوا بەهادینتان پێ دەرێم هاوڕێیان بڕوا دەکەن یعنی ئەوە وەی گوتم مەسعود بارزانی زۆر مەعجوب بوو پێی گویا هاتە ئەڵمانیا و پەناهاندا کابرا قسەی بە مەلا مستەفا گوتێت چۆ جێی بڕیا پۆلیس تاقییان لێ کردی وتیان لەوت کردی وتی قسەی بە مەبدە و باوەڕی مەکردی ئەویش وتیان مادام وایە تەبیعیە مەسعود بارزانی وەرە بڕوا بەو چیرۆکە درۆی بکە ئەتوو بچی جێ یەکەچی گوایە لە ئەڵمانیا ببڕی کورە خەڵک لە کوردستان جێ ببڕدرێت بشکات کە دەژیرێ کەچی ئەوە نییە بەریدا ئەوەی کردیە بڕوای پێکردی کە فەعلەن جێ یەکەچی لەسە مەلا مستەفای لۆ بڕیە و پۆلیسیش لێ خۆش بووە لەبەر ئەوەی گوتیتی ئەوە قسەی بە مەبدەئی مەگوتیە ئەنی تاوانەکە بکە بڵێت چێ وەڵای قسە ئەسڵەن لێرە تف بکەیت تف لە سوید تف لە یەکێک بکەی عقوبە دەدرێ نەک جێی ببڕی مەسعود بەرزوانی بڕوای کردی و زائیزەی دایت برادەران هێر شەڕەش بارزان قەساب گوتیان چێ ئەو ئەر بە خۆی پاراستن گوتی کاکەوانە دزیان کردی دزیان کردی لە ئەوەی لە نەفت کەچی ئێستای بارزانیان کردەوە مدیری ئاسایشی هەولێرە و هێر شتەوان دەکات یعنی خۆمەک ئەو قسانەمان نەکردیە پارازن بەخۆی ئاسایشی گشتی بەخۆی دوو ئامر لیوای خۆی هەموو عقوبەکەی ئەوەی هەندە پارەیەوە گرتنی گوتی بڕۆنەوە ماڵی خاننشین بن تو دەسەور کە ئەوە سەرپەرشتی ئەوەی تو دەکات بەڵام کۆمەڵێک نکبەتیان لەو ڕۆژانە دیتان لە باڵەکە سەوزە جیای لە ئەوەی دەری نابوو وتی بڕۆ دەبی بچی بچینیەوە کورە بابە بە ملیاردە دزرێ بە ملیاردە دزرێ لە ناو ئاسایش مۆری تەزویر دەکرێت فەزاعەتی ئەخلاقیتان لە ماوەی ڕابردوو یەک کەس ناگیرێ نکبەتە چیش دوو قسە دەکە دەی بەنەژۆرێ هاوڕان هەرە دوو شتە بوو ویستم ئاگادارتان بکەمەوە بەداخەوە بزانن چەند بەرپرسی پارتی تیرۆر کرا چەند بەرپرسی پارتی یعنی چ خزمەت دەکە ئاخر کەسیش نازانێت لۆ مدیری زیندانی سپیل کوش ئەو مدیرەی ئەو مقدمەی پاراستن هات باز لەو فەزاعەت کوشتیان دەیانی وەکو عید کۆڤلی فازڵ بەرواری و فەریدون جوهر ڕۆ نازانم چیش ئەو هەموو فەلەکە دین و جوهر هەمووی لەناو بردیان ئەوەتە دایان کاتە دەست هەیەیان دەبا دوای ئەوەش دانێنیتەوە
برا خۆ ئەمە نەماگوتی ئەوانەوانە هەر بەس بەوزانی ڕێزمەیە سپاسش بەو جە لە ڕاگرتان کە ئەو کاتێک خۆتان بە مندا ڕێز تایبەت